وفدێکی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و ماوەی چەند ڕۆژێکە تەمەەن لە سنووری پارێزگای دهۆک و قەزاکانی دەوروبەری و مەش وەکو بەشێک لە بەڕێوەبردننی هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردننی کۆمەڵ ئیسلامی لەو سنوورین خۆشبەختانەوە ئێمە لێرە بینیوان گەرمەگوڕیەکی باشێ لە تیمەکانی کۆمەڵ و کاندیدەکانی و مەڵبەندی دهۆک و ئەنجومەنەکانیان و بە چڕ و پڕی سەردانی چین و توێژەکانی دووهۆکیان کردو یارمەتی بدەی ئێمە خۆت دەزانی ئەم بانگەشەی ئەم جارەی کۆمەڵ جیان لە بانگەشەکانی کە ئێمە نەمانووی ئەم جارە هەم خۆمان و تیمەکانیشمان سەرقاڵ بکەین و بە کۆمەڵی هۆکار کە پێشتر ڕامان گەیاندوێ ئەم جارە کەمترین پۆستەر و فلێکس و ئەوانەمان هەبوو زیاتر لەگەڵ چین و توێژەکانی کۆمەلگا ڕاستەوخۆ گەیشتوین و قسەمان لەگەڵ کردوون سەردانمان کردووە ئەم سەردانەی ئێمەش بەشێک بووە لەوەی کە لێرە لەگەڵ برایانمان لە مەڵبان سەرجانی چین و توێژەکانی دۆکمان کردووە ئەوەی تەوان زۆر جێی دڵخۆشیە ئێمە لەم بانگەشەی ئەمجاری هەڵبژاردەکان لێرە و لە ناوچەکانی کەژبینی ومانە کە الحەمدوللا کۆمەڵی ئیسلامی بەباشی چۆتە ناو دڵ و دەرونی چین و توێژەکانی کۆمەلگاوە لێرەش لە بادینان کۆمەڵ جێگای قەدر و ڕێزە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆمەڵ توانیوێتی ئەو پەیامەی خۆی بگەێنێ کە تایبەتمەند و جیاکاریەکانی سیاسەتی و کۆمەڵەن لە ڕاستگۆیی لە بوێری لە ئازایەتی لەوەی کە یەکێکە لەو هێزانەی کە پێشڕەوی ئەو هێزانەیە کە ئێوێ حکومڕانیەکی تەندروستە بێت لە هەرێمی کوردستان پارێزگاری لە ڕەسەنایەتی ئیسلامی و پەروەردەی ئیسلامی کۆمەلگا ئەکاوە یەکێکە لەو هێزانەی بەها کۆمەڵایەتی بەرزەکان بۆ کۆمەلگا ئەجێڕێتەوە ئەوەی ئێمە پێیگەیشتین لە خەڵک هەستەکەین خەڵک بەباشی ئەو پەیامانی کۆمەڵی پێگەیشتووە خەڵک وا سەیری کۆمەڵەکە چین و توێژەکانی کۆمەلگا لێرە کە کۆمەڵ پارێزگاری لەو بەها گەورانە کا بۆ ئێمە چاوەڕوانین کە متمانەی باشیش بە لیستی ١٩٤ کۆمەڵ و کاندیدەکانی بدرێ و ئێمە لەو دیدارانش بەڕاستی ینی زۆر بەڕوونی دەیبینین کە بەباشی چین و توێژەکانی کۆمەلگاوە بزات لەو ناوچەیە لە سنووری پارێزگای دهۆک و قەزاکانی خەڵکی بەباشی هەست بە و تایبەتمەندیانی کۆمەڵە چاوەڕوانینە و کاندیدانەی ئێمە متمانەی خەڵکەکە بەدەست بێنن و سەرکەون و ببنە نوێنەری خەڵک و لەو سنوورش ئێمە ئەو نوێنەرانەی ئێمە لە پاڵ نوێنەرەکانمان لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان تیمێکی تۆکمە و بەهێز لەسەر تاسەری کوردستان دروستکەین لە پەرلەمانی کوردستان کە سیاسەتی نەگۆڕی کۆمەڵی ئیسلامی درێژە پێ بدەن و ئەوەی کە لە ڕابردوو کردمان کە سەلماندمان بۆ خەڵکی کوردستان ئێمە کۆمەڵ ئەوەی ئەیڵین لە بانگەشەی هەڵبژاردن ئەوە بەکردەوە لە 4 ساڵدا لەسەر ئەرزی واقع جێبەجێەکەین جیاین لەو هێزانەی کە تەنها لە ڕۆژانی هەڵبژاردن دێنەوە ناو خەڵک بانگەشە و دروشمی بریقەدار بەرزەکەنەوە ئەوەی کە خۆیان حکومڕان بوو نەیانتوانی وە بیکەن جارێکی کە ئەیانەوێ ڕایگەشتی پێ بخەڵەتێنەوە ئێمە ئەمانوێ ئەم تیمە درێژە بەو سیاسەتە نەگۆڕ و دروستەی کۆمەڵ بدەن و کۆمەڵ هێزێکە بەکردەوە سەلماندوێتی ئەوەی ئەیڵێ ئەوە جێبەجێەکە لە ئەرزی واقعدا بەڵێنی ئێمە هەر بەڵێنی ڕازگۆیە لەگەڵ خەڵکی کوردستان وەکو هێزێکی سیاسی بەڵێنی ئێمە بەڵێنی مانەوەیە لەگەڵ بەرژەوەندی و خواستی ڕەوای ئەو خەڵکە بەڵێنی ئەوە بەڵێنی هەوڵی کۆمەڵی ئیسلامی بۆ دروستکردنی موسساتی بۆ دامەزراوەکان دامەزراوەی نیشتیمانی دروست بن لە هەرێمی کوردستان و خزمەتی کۆمەلگاکەم کە بەڵێنی ئێمە بەڵێنی دروستکردنی حکوومەتێکە کە شەراکەتی ڕاستەقینی تێدا بەرجەستە بێ کە حکومڕانیەکی سەلیم و تەندروستی تێدا بکرێ کە مؤسسەکانی مؤسسەی نیشتیمانی بن و حکوومەتی هاوڵاتی بێ و خزمەتی خەڵکی کوردستان ببێت چین و توێژەکان بە بەڵێنی ئێمە بەڵێنی جێڕانەوەی داهاتی ڕاستەقینەی هەرێمی کوردستانە بە شەفافی بۆ خاوەنە ڕاستەقینەکەی کە هاوڵاتیە ئێمە لەسەر ئەوە بەردەوامین و لەسەر ئەوە هەوڵە دەین و کۆمەڵ لە سەنگەری ڕاستەقینەی خۆی لەگەڵ مەبدەئەکانی بەڕازگۆیی دەمێنێتەوە.